سلااوان لەبێ هاوڕێیان، سلااوان لەبێ هاوڕێیان، ئەو کاتتان باش. دەنگم هەیە هاوڕێیان، چۆنن؟ سلااو کاک هەڤراس، سلااوان لەبێ هاوڕێیان، ئەو کاتتان باش. دنیایەک ڕێز بۆتان، هەر دە-12 ببورن، هەر دەقەک چاوەڕێ دەکەین بزانین هەتا خەڵکێک زیاتر ئەوە دەبی یەکسەر ئینسان ناتوانێت قسە بکە. ئەو کاتتان باش. وەڵا هاوڕێیان من ینی خۆش نییەوەندە بڵێم، ینی زۆر حەزم لە قسە نییە، بەڵام هەندێک جار هەیە تۆ ئینسان ناتوانێت کۆی قسەکانی تەعبیر بکاتن بەنووسین، مەجبورە بە لایڤ قسە بکە، ئەگەنا بەداخەوە هەندێک کەس ینی خەریکە لایڤیش پێزەوەند دەکەن. ئەو دەستگا گرنگە دیموکراسیە ینی بۆتە شەڕێکی بێزەلەت و بەشێکی ئەو دەسەڵاتە هەوڵ دەدا خەڵک ئەوە بکاتن، بەرەو ئەو ئیتجاه بباتن. هاوڕێ دنیایەک ڕێز بۆتان هاوڕێیان. سەرنج و هەر یەکەمان چکو ئەو مینبەرانە دروستکرا مینبەرێکی دیموکراسیە، ینی بۆ ئەوی ئینسان ئاڵوگۆڕی بیرۆڕای خۆی بکە، خەباتی سیاسی مەدەنی خۆی تێدا بکاتن. بەڵام بەداخەوە لە کوردستان بە حوکمی ئەوەی لە ڕۆژهەڵات شتەکە نوێیە، بۆیە زۆر جار ینی هەوڵ دەدرێ دیوە قێزەوەنەکەی نیشاندرێ، نەک دیوە جوانەکەی، و هەوڵ دەدەن ئەو دیوەی ناشرینکەن بۆ ئەوی ئەو مینبەرە گرنگە. چکە ئێستا بەداخەوە هەموو حزبەکان وایان کردیە بەس تاکە مینبەر مەسەلەی بوویتە خەبات و ناڕەزایی لە فەیسبووک خڕبوویتەوە، تا ئاو بێنە و دەست بشوو، هەموو ئاژبەتاڵی کرد لە خەباتی جەماوەری و مەدەنی. هاوڕێیان دووبارە و کاتتان باش، مردنی تاڵەبانی ڕووداوێکە، ینی ئێستاکە کوردستان باز دەکرێتن، ڕووداوێکی گەرم و گوڕا. من بۆ خۆم لە دوێنێکەوە بەڕاستی مەئیوس بوومە، ینی مەئیوس نەک بەو مەفهومەی کە ئینسانی ئازادیخواز قەت نابێت کۆڵ بدە، سەرباری هەموو ڕەش بینیەک، سەرباری هەموو ئەو وێنە خراپانەی دەبینیتن. بەڵام لەگەڵ ئەوەش ینی هەندێک دەبڵمۆڕاڵی دووڕووی ئەو خەڵک و حیزب و کەس و ئەوانە دەبینی، هەتا دوێنێ دژ بە یەکتر بە هەزاران کوڕ هەژار و خەڵکی تێکۆشەر و ڕاگەیاندن و ئیدعای ئەوەیان لەسەر یەکتر دەکرد، کەچی ئێستاکە دووڕووی پێچەوانەکەی مامەڵە دەکەن. ینی من بەڕاستی ئەگەر خەڵک بە ئەوم تێمەگە یەک نەسعەتی برایانە قەت بەجێ یەک حزب یەک سەرکردە مەکەن لە تەقییمکردنی یەکتر، لە تەقییمکردنی یەکتر. وەرە بڕۆ تەقییمی هەموو ئەو ململانەیانەی ئەو حزبانە بکە لە دژی یەکتر، تا پێیان کرا بە هەزاران گەنجی وەکو ئێمەیان بە کوشتندا، ئێستاکەش دەبینین چۆن بە شانوباڵی یەکتر هەڵدەدەن و چۆن پەیوەندی تند و تۆڵیان هەیە. بۆیە قەت بڕوا بە هیچ سەرکردە و حزبێک مەکەن کە هەڵسەنگاندن دەکات. ینی حزب هەیە چەند هەزار گەنجی وەکو ئێمە کە حەزی لە ژیان بووە، دایک و باوکیانی جەرگ سوستان کرد بە کوشتن لەسەر ململانی خۆی نەدا، گوتی ئەو حزبە ئەو کەسە خائینە ناپاکە، کەچی ئەوڕۆکە دەبینی چۆن مامەڵە دەکات. هاوڕێیان بەس بەر لەوە دەنگم چۆنە، هاوڕێیان دەنگم چۆنە، بەر لەوە ئەمنیش کەتمە ناو ئەوە بێ ئەوە بێ. دەنگم هەیە هاوڕێیان، دەنگ چۆنە هاوڕێیان؟ زۆر باشە، زۆر باش هاوڕێیان. هاوڕێیان تاڵەبانی مرد، کۆچی دوایی کردیا. من قەت لەگەڵەوە نیم، ینی خەڵک ئەگەر ڕەخنەگری ئەو حیزب و دەسەڵاتەش بێت، ینی بچێ ئاهەنگ بژێڕێت وەکو هەندێک خەڵک، یان ئەوە تا دەستخۆشی بکە. مردن هەموومان دەمرین، ئەوە بەوە سنەتی ژیانە، ئەوە کەس لێی دەرناچێت، لە هیچ عەدالەت نەبێت، لەوە عەدالەت هەیە. بەڵام هەر کەسە خۆشە ئینسانێک کە دوێنێ چی گوتبی و چ باوەڕێکی هەیە و چ ئیدعایەکی کردیە لەناو ئەو نووسین و فەیسبووک و ئەوانە،
ڕێز لە قسەی دوێنێ خۆی بگرێ، ڕێز لەو مینبەرانە بگرێ کە هەزاران گەنجی پێ پەروەردە کردیە، نووسیتی بانگەشەی عەدالەتی کۆمەڵایەتی دەکات کەچی ئەو ڕۆکە ئەو پەڕی تەمەلوق ئینتیهازیەتی لێ دەبینی. بەشێکی من لە سەرەتا بڵێم یعنی خەڵکێشێتی مافی خۆیەتی ئێستا هەر شین و ڕۆڕۆیەک بکاتن، بەس لە ناوێکێتیش بەشێکیان هاتکو ئەوانش درۆ دەکەن. من چەندین مەکتەب سیاسیەکێتی دەناسم، ئاگادارم چەندین سەرکردایەتی کەوادریان لە لای ئێمە لەولاتر قسەیان کردی زدی تاالبانی کەچی ئێستا فینگە فینگ دەکەن، ئەوانش درۆ دەکەن نەکەر ئەوە. بەڵام بەشێکی باوەڕی وایە قەناعەتی خۆیەتی ئەوە دەسان دەبێت ڕێز لەوە بگرێ. بەڵام تۆ وەرە تۆ خۆت پێ چەپ بی، تۆ خۆت پێ داکۆشکەری لە مافی ئەنفال بی، تۆ خۆت پێ ئۆپۆزیسیۆن بی، دەست بە فینگە فینگ و درۆ دەلەسە بکەی بە شانوباڵی تاالبانیەک هەڵ بدەی کە من یەک لەو خاڵانە ئێستا باز دەکەم. هاوڕێیان تەقیمکردنی مێژوو بە یەک چرکەی تاریخی ناکرێتن لە هەرسەنگانی هیچ کەسێک. کۆی پرۆسەکە پێکەوە هەڵدەسەنجێندرێت تەقیمی کەسەکە دەکرێت، نەوە گوتوبەی یەک ڕووداوی مێژووی وەربگری. دوو بۆ مرۆڤی هوشیار بۆ حیزبی تێگەیشت و بۆ ڕازگۆ ئەوەیە ئەوەی دەعانەی کردی تەقیمی دەکە وەکو دادگایەک دادگا. تۆ دەچێت دادگایەک هەرچیت کردبی کە جەریمەیەکت کرد دەدرێ دادگا نەک تەسکیە بکرێ وەڵا تو خزمەتی زۆری ئەو وڵاتت کردیە بڕۆ دزی بکە، بڕۆ سیستەمی بنەماڵ، بڕۆ هەرچی دەکەی بیکە. ئەوەی ئێستا لە ناو ڕۆشنبیر و حیزبی کوردی بەگشتی دەکرێت ئەو پەڕی پێی ڕاگەیاندنی تاچی درۆزنە، تاچی بە مەبدە دروست ناکەن، تاچی دووڕوو دروست دەکەن. درۆ یعنی هاوڕێیان من بەڕاستی ئەو کو هەنجینی ساف بەدەگمەن هەیە، کو ئێستا میوە و خۆراکی ئەسڵ هەیە، هەمووی تەزویرە. من هەمان فکر دەبین و هەماش لەنا ئەو حیزب و ڕێکخرا و ڕۆشنبیری کورد دەبینم هەمووی وەکو هەنجینەکە تەزویرە، درۆ دەکە لەگەڵ ئەو بیر و باوەڕانی باز دەکاتن. هەمومان ئەزانین یعنی با لەسەر چەپەکان بدا بەسەرێکی دەست پێ بکەم. هاوڕێیان کەس دەزانی سەرمایەی ماڵی تاالبانی چەندە؟ کەس دەزانی تاالبانی خاوەن چەند ملیارد دۆلاری ئەو خەڵکە ڕەشوڕوتەیە کە ئێستا خەڵکێکی لەسەر جادەی لۆی دەگریێ لە چێ بوو؟ هێرۆ لە چێ بوو؟ تاالبانی نەدەگۆگەل بەلەدێ بمانێژی کەسی دوای ئەوە بەس مزەڕەت قاتی مانگانی 1 ملیۆن دۆلار بوو. سەفەرێکی لە بۆ ئەوەی ڕاستە بە بودجەی عێراق بۆ بەشەشی، بەڵام هاوڕیان ئەوەش خیانەت لەگەڵ ئەو مەبدەئەی کە تاالبانی بانگەشەی عەدالەتی کۆمەڵایەتی دەیکرد. یعنی خەڵکێک چەپ بێ دەبێت داکۆچی لەو خەڵکانە بکاتن، ئەوانە بکاتە سیمبۆل خەڵکی ئازادی خواست کە وەکو نەهرۆ بێتن کە هیچی نەبوو، کە وەکو گیڤارا بێتن. بەڵام کاکە یەکێک خاوەنی 10 ملیارد دۆلار بی کورە شەرم لە خۆت کە خۆت پێ چەپە بڵێ ئەوە ڕەمزی ئەوەیە وایە. دوو ئەوانەی پێیان وایە ئەو سیستەمە مافیایە دزە زەردەیە. تاالبانی لە هەڕەمی لە ئەوەی بووە، لە هەڕەمی دەسەڵات بووە. من نازانم چەندی کردیە یعنی هەڵسەنگاندن، بەڵام لە هەڕەمی دەسەڵات بووە، بەشدارە لە هەموو لە ئەلف لە بۆیای ئەو سیستەمە لەگە بارزانانی. ئەو بارزانیە هیچ نموزەدەکی زیاد گەورەش پیشان نەدایە. بە پێچەوانەوە هاوڕێیان تاالبانی زۆر یعنی من لەگەر ئەو پەر ڕێز وەکو گوتم کە مرد ئینسانێک مرد ئەوەیە، بەس ئەوە نییە لە دنیای سیاسەت و تەقیمی مێژووی ئەو قسە قۆڕانەیە وەڵی عەفە الله عەما سەلەف. تاریخ لە بۆ هەندێک کەسی سیاسی هەندێک کەسی دیار هەڵسەنگانی مێژووی دەکرێتن. من حەزم نەدەکرد لەو ڕۆکەدا بێم ئەو قسانە بکەم بەڕاستی، بەڵام یعنی تۆ دەبێت جورئەتت هەبێ یعنی ئەو خەڵکپەرستی و ترسنۆچی و دووڕوویەی ئەو خەڵکەی ڕسوا بکەی و دوو هەر کەسە تەقیمی خۆی بدەیە و ئەمە بیرڕادەگۆڕینەوە خۆ دوێ نادەین، خۆ قسە ناکەن، هەرسەنگانی خۆمە. من ئەوە باوەڕم پێ دوێنێ چیم گوتی دەمەوێت بێم بەو خەڵکە بڵێم خاوەنی هەمان هەست و ئەوەی خۆمم، نەک درۆزم بم، عاتفی بم، هەڵپەرست بم، بە دوو قەرەباڵغی بکەوین. یعنی ئەوە شەرمە خەڵکێک خۆی پێ ڕۆشنبیر هوشیار بێ بە دوو قەرەباڵغی بکەوێ. بە هەرحاڵ هاوڕێیان تاالبانی لە شاخ بوو خەباتی لەو عەدالەتی کۆمەڵایەتی دەکرد، بە ویژدانتانێکێتی عەدالەتی کۆمەڵایەتی تێدا هەیە لە منتیقەکەی و لەو سیستەمەی پێڕاگەیان. تاالبانی دژایەتی بنەماڵەی بارزانی هەزاران گەنجی وەکی ئێمەی بە کوژدا من دەیان بە هاوڕێم دێتە بیر لەو دیبەگە و لەو زانکۆ و لە خوێندنگاه
کەچی دوای ئێوە هەمان سیستەمی بنەماڵی بارزانی ئەوە کرد بۆیە بارزانی مافی خۆیەتی هەفتەیەک تازەی لە بۆ دابنێ لەبەر ئەوەی تەسکەی ئەو سیستەمە قۆڕەی قێزەوەنەی ماڵی بارزانی کردو ئۆکەی کردو و دەستگیری کردووە ئەو بۆکو باز دەکەن کە ئەو بنەماڵی بارزانانی ئێستا کە بەشێکی هەرە گرنگی ئێمە زادەی عەقڵێتی تاڵەبانی لە پێناوی کورسەکەی تاڵەبانی هەزاران گەنجی بە کوشدا لە پێناوی ئازادی سیاسی و دیموکراتی دوو ویژدانتان هاوڕێیان تاڵەبانی چەند کەسی دادگا لە حکومڕانەتی یەکێتی نیشتیمانی لەسەر ئەو هەموو تیرۆرە سیاسی کوردستان ئەگەر ناڵێن بەخۆی دەستی هەبووە لە تیرۆری شەید حەمعەلاق و مامۆستا ئەمین و ئەوانە چەندی لە عەلی بۆسکانی لە بۆ ئەو قۆناغی کە تێیدا ژیا لەو 20 ساڵەی کە تێیدا ژیا دادادگا چەندی ئەوە کورهاوریان لێچێتیش خۆ کەمین تیرۆری سیاسی نەکردیە کەمیان لە پشتەوە خەڵکیانەوە نەکردیە یعنی قەزم لەزێ ئەو بیر و باوەڕانەی تاڵەبانی باسی دەکرد هیچی لە پراکتیک جێبەجێ نەکرد بە پێچەوانەوە من لێرە داوا لە خەڵک دەکەم ئەوە سە چاتەکان دەبینم کە پێشتر نەبینم یەک کەس بێ یەک هەڵوێستی نیشتیمانی گەورەی تاڵەبانی لە دوای 2003 لەبوو باسکە لە بەغدایە یەک هەڵوێست دەخینمەوە یەک ئینجازی گەورەی تاڵەبانیم لە بۆ باسکە چۆ بەغدا بەس کەتە دوو کورسەکەی خۆی یەکێتیشی تەسلیمی بنەماڵەکەی کرد و کوردستانیش تەسلیم ماڵی بارزانی کرد هەرچیان کرد قسەی نەکرد بەڵام تاڵەبانی لە بەغدا هەر کەسێک بەڵگەیەکی بەڵگا هەڵوێستێکی نیشتیمانی گەورەی تاڵەبانی لە 2003 هەیە بەدواوە لە بەغدا با لێرە بنووسی با ئێمە گفتوگۆ بکەین کورە گوناها وەڵڵای گەنج هەبووە لە کەنەدا و لە ئەو وڵاتانە 16 ساعتی بڕێ لەوە یەک دەنگدانی لە 2005 بە هەزاران کەس لە بۆ ڕیفراندۆم ئێمە لەسەر ئەو جادەی ئەوروپای هاوارمان دەکرد بە مانگ و بەشاو خەریک بوون کەس تاڵەبانی هەمووی کردە قوربانی کورسەکەی خۆی یعنی ڕێز لە خۆتان بگرن ڕێز لەو هەموو شەهیدە بگرن ڕێز لە باوکو برای خۆتان بگرن هەموو بوونە قوربانی کورسی ئەوانە لە بەغدا چی کردی وەرە بەم بڵێ دەی لە بەغدا چی کردی یەک دەستکەوتی ئەو کابرایان لە بۆ بژمێرن لە کورسی خۆ زیاتر بە مەبدە ئەم مەکتەب سیاسەتی باسی کرد وتی تاڵەبانی بانگی 4 کەسی کرد بەخۆ یەک لەوانە بوو وتی داوای لێ کرد ئیشم لە بۆ بکەن لە بۆ قۆناغی سێمی نایاسایی سەرۆکایەتی کۆمار بەخۆشی لێدوانی لە کوردستانیەدا بۆ دەمەوێت جارش کەش لە سکرتێری یەکێتی نیشتیمانی بم بۆ گلەی لە مەسعود بارزانی دەکەن بۆ گلەی لێ دەکەن هەتا مر سکرتێر بوو هەتا ئەوە بوو هەموو شتێکی وەلانە لە پێناوی کورسەکەی یعنی تۆ بێ وەڵا ئێستا مردیە نابی قسەی لەسەر بکەین بەڵام ئەو هەموو قوربانی و خەبات و تێکۆشانی ئەو هەموو میلەتەی هەڕات کرد لە پێناوی کورسەکەی درۆی کرد لەگە خوێنی ئەو هەموو شەهید و کوڕە هەژارەی لە بۆ پاڤێل و قوباد و لاهور و ئەوانە یعنی یەکێک چەپ بێ توخوا شەرم لە خۆی ناگە داکۆشی لە یەکێک دەکا دەیان ملیار دۆلاری ئەو خەڵکەی دزیە ئێکاکە قسە ناکەی بێدەنگ بە خۆم پێم دەکرا بێدەنگ بەس بەڕاستی ئینتیهازیەت و دووڕوویەکی ئەوەندە گەورە پەیداوە ناوە حزبانە تۆ وەرە گۆڕانەکان سەیرکە کاک ئەگەرە تو لێکی جیابیەوە لەو KNN لەو نەوشیروان مستەفای دەیانجار ئەو خەڵکەی پەروەردە دەکرد ئەوانە وان مافیان دزن کاک ئەو مافیایە چییە خۆ کوڕە هەژارەی کۆمیتە نییە خۆ ئەو کە ئەندام کەرتە نییە خۆ پێشمەگە چەکدارە نەکبەتە نییە تابقی سەرێ لۆ هەموو خەڵکەتان نان بڕا کرد لۆ هەموو درۆ دەلەسەتان لۆ خەڵک کرد ئێستا فینگ دەکەن لۆچما ژن بە ژنی ئەوان لە نەوشیروانیان گریان و فینگەفینجیان کرد ئەنگۆش بچن لە بۆیان بکەنەوە ئەو چه حیزبە ئەو چه خێڵە تێداندا هەیە ئەگەر یەکێتین ئەگەر تاڵەبانیتان پێڕەمزی ئەوەیە بڕۆن ببنەوە یەکێتی ئەوەیە کە تاڵەبانی بەجێهێشت ئەوەیە کە ڕەفتاری پێکرد یعنی تۆ دێی درۆ لەگەڵ میلەتە دەکەی دەڵێی خائینن خۆڤرۆشن ناپاکن مافیان کەچی دەمری لۆی دەگریێ ئێدرۆ لۆ دەکەی یعنی بەڕاستی شەرم لە خۆتان بکەن ئەوە چ پەروەردەکردنی کۆمەلگایە کە دەیکەن یعنی هاوڕێیان بڕوا بکە یەک دوو برادەر دەزانی ئێستا پێشمەرگە چێشێتی 15 ساڵ لە زیندانی ماڵی بارزانی بووە دەرێتە من خێرت دەگاتی خێر بەس لەو شوێنێ قوتارم بکە وتی پێشمەرگەیەک ناوی ئوسو نەبی 13 ساڵە شەقلاوەی شوم گیرا بەبێ مەحکەمە
کورە ئەوانە سەخوێنین گۆ بژیان ئەمە لەو هەولێرەی دەیان کوڕی دەشتی هەولێرە دەناسم نمونەی خەباتکەر تێکۆشەر دەیان بنەماڵی تێکۆشەر دەناسم وێران بوون لە پێناوی کورسەکەی تاالبانی و کۆسەر ڕەسوول و ئەو مەکتەب سیاسەیەکێتی ئێستا لۆخوان بە کەیفخوان لەگە ماڵی بارزانی ئەوە دەکەنە هەمووشیان بە کوشتندا یعنی ڕێز لە بابی خۆت بگرە لە برای خۆت بگرە ئەگەر ڕازگۆی ئەگەر خۆسەم قسەیەک وەخت خۆ لەسەر ڕێبازی کرد بەڵگەیەکی دکتۆر هەزارێکێتی لێم قیدبوونەوە بەڵام قیادەکەیان ئەو هەموو خیانەتەی دەکات لەگەر خوێنی شەهیدانیان غیرەتیان نییە دوو قسە بکەن یان ئەگەر ئێمە دوو قسەمان کرد پێمان دەڵێن گۆ ناپاکەوە نا بەهەرحاڵ وەکو گوتم تاالبانی کەسێکی ڕازگۆ نەبووە لەگەر مەبادیعەکانی نە عەدالەتی کۆمەڵایەتی جێبەجێ کرد بەخۆی بە بنەماڵەکەی بوونەوە نە دژی سیستەمی بنەماڵەیی بوو نە لەگەر ئەو هەموو کوڕە هەژارەی بە کوشدا لە دژی بنەماڵەی بارزانی چۆ سەرگۆڕەکەی بووە مەسعود خۆیتی هەفتەیەک تازەی بۆ دابنێتن هەندێک لە گۆڕانەکان دەڵێن هاوڕێیان وەڵا هاوڕێی نەوشیروان مستەفا بووە ئەجت یعنی هاوڕێی نەوشیروان مستەفا بوو بۆ نەوشیروان لە دەرەوەی ڕەخنەیە یاتەن تاالبانی لە دەرەوەی ڕەخنە بێتن ئەوە چ عەقڵیەتێکە تەقدیسکردنەکە تۆ هاوڕێی نەوشیروان بە تەواو کورە هاوڕێیانەوە عینەن ئەو هەرچی سوورچیەکان هەبوون کە ئەمە باسمان دەکرد ئەوانە چەند متەخەلفن لە عەشیرەتگەری هەمان عەقڵیەتن ئەو لێکدانەوەیە هیچ مرۆڤێک لە دەرەوەی ڕەخنە نییە هیچ مرۆڤێک خەڵق قسە لەسەر خوا دەکا لەسەر پێغەمبەرەکان دەگا خەڵک لە ئەو ئاینانەی هەزاران ساڵە تۆ کەسێک دێنی فرێدێ دەرەوەی بازنا یان تەسکەی دەگە وەڵا هاوڕێی نەوشیروان بووە باشە ئەو نەوشیروانە نەبوو بە ئێمەی دەگوت کە لە گەری بەشەر هات دەگوت هەتا لە ناوێچێتی بوومە لە شاخ نەزانیتم بودجەیەکێتی چەندە نە سیاسەتی دەرەوەی چەندە هەر ئەو نەوشیروانە نەبوو دەگوت ئەو تاالبانیە لە پێناوی کورسەکەی هاواری دەکرد ئاخلۆ دوو هەڵە بجێتکە دەیگوت ئەوانە سیستەمەکی مافیایی چەتەگەرایەتیان دروست کردیە هەر ئەو نەوشیروانە نەبوو گەنجی هان دەدا ئێستا لۆ یعنی دێن ئێستاکە وەڵا چییە ڕسمەکی هەیە ڕێککەوتنی دەباشانی هەیە ڕێککەوتنی دەباشانی هەیە خۆ کەی چێشەیە دووش هاوڕێیان من شتەشکە بڵێم یعنی لە تاریخ ئەوانەی دەرچووی تاریخن دەزانن تەسکەی تاریخ بڕواکە ئەو هەمووشین ڕۆیە لە ناو تاریخ هەموو یەک فلسوستاناکە ئەو هەموو ڕاگەیانە لە بەرامبەر هەر یەکێکدا هەر هاتوو هاوارێکدا ئەوەی دەستە ناو تاریخ ئەزان چێ دەستە ناو تاریخ هەر کەسە چی پاچی کردیە چی پاچی کردیە ئەوە نییە یعنی تاریخ مقدمە هەیە ناوەڕاستەکەی دەچێ ناو قوڵایی ئەو دوای ئەوە دەچێ ناو خاتیمە کە لە هەمووی گرنگترە چی کردیە تۆ هەموو ڕئیس داشتەکان لە قۆناغەکان نمونەی کەسی کورد پەروەر بوون سلاحشی نەهەبوون لە لای مەهاوڕێیان کەسە کوڕە هەژارێک یعنی بڕوا کە نمونەی خەڵکی پاک و دڵسۆز بوو بەڵام کە هاتەوە ئەو پێشمەگە تێکۆشەرانەی شوعی و خزمی خۆی کوشت بووە ناپاک تەواو لێرە دەبڕێ ئەوانەی سەیری ئەو سێریەکە ببوورە ئەڵلقەی شوگفیرا 24 چاک پاوەریان کردی ئەبینن یعنی بنمونە ئەو هەموو خزمەتە دەکە کەچی کە لە شوێنە غەڵەت دەکات دەدرێتە مەحکەمە کورە لای ما بڕۆ چ دەکەی تەسکەی شاخت هەیە وەرەقەیەک تۆ لە شاخ بووی تۆ ئەو بووی باشە لەو نەشران نەبوو دەیگوت ئەو تاالبانیە لە هەموو تەنگەژەکان لە دەرەوەی وڵات بووە هەمووی لەسەر وژێلاکی ئێمە بەجی هێشتیا من ناڵێم یعنی قسەی مەدەخوایان تاالبانی هەموو شتێکی غەڵەتە نەخێر تاالبانی من ئەو دوایین پەرتوکەکەی دیداری منە چ بخینەوە بەڕاستی نمونەی کەسێکی زیرێک بۆ لە پەیوەندی عەرەبی چالاک بووە بەورە بووە پاشەویش ئەوە بۆ بەڵام کاکە سەدامی جووا بووە کلەری جووا بۆ مۆسۆلۆنی جووا بۆ قەزافی جووا بووە بەس خۆ تەقیم ناکرد چەند ڕازگۆوی لەگەڵ بیر و باوەڕێک کە کردت چت لە بە ئەو میلەتەی بەجی هێشت هەندێک دەڵێن مەسەلە کەلتوریە وەڵڵاهی درۆی دەکەن بە مەبدەعم درۆی دەکەن کوڕە هەژارێک بمری زیرانت بی دزبی هۆمۆبی ناچێت تازی باشە دزبی ناچێت تازەکەی ئەگەر بەڵام دەوڵەمەند بیت تەسچێ دەکەی بەرپرس بیت تەسچێ دەکەی ئەو کەلتوری کوردیە درۆیەکی گەورە و گرانە بە مەبدەعم ئەو خەڵکات دەکەوتە دوو ڕاگەیاندن هەموو جیهان بە شانوباڵی بنمونە تاالبانی هەڵبدە بارزانی هەڵبدە من ڕێیم نەگۆڕە ئەوەی هەیتم ئەوەیە ئەوە باوەڕە یعنی کو ئیسلامەک باوەڕی هێمنەوە باوەڕمە کە ئەوانە ناپاک بوون لەگە خوێنی شەهیدان
هەموو شتێکیان لە پێناوی کورسەکەی خۆیان کردیە. تۆ دەکەوێت ژێر هەژموونی ڕاگەیاندن عاتفی ئارەزووی خۆتە، بەڵام من ناتوانم وەکو تو درۆزم بم یان ساویلکە بم یان لەو ئەوروپای بژیم بڵێم وەڵایە یەهود ئەلمراک درا دادگا چەند جوانە، ڕئیسی وزرای ئێرە لەسەر $5 درا دادگا چەند جوانە، بەڵام لەولا سەرکردەیەک بچم بۆی بگریم خاوەنی $1 ملیار ئەو خەڵکە ڕەشوڕوتەبی کەمە وێران بوونیان لە تەلەفۆن کەم برێت خوا خزمەتە $100 لە ئەو ماڵە هەژارە بنێرنەوە. ئەو هەموو چیرۆکە مەعساتەی ببینی. یعنی شەرم لە خۆتان ناکەن لەو ئەوروپای ئەو هەموو نمونە جوانە دەبینن لەولا فینگە فینگ لە بۆ ئەو خەڵکانە دەکەن کە حزب بوویتە کۆمەڵێک بنە ماڵە، هەر یعنی هەر بە ماڵی تاڵەبانی بارزنی گۆڕە و خوارێ مەکتەب سیاسەکان سەرکردایە دەگەن. ئێ باش ئەو باب و باوکو برایمە و هەموو تەمەنی خۆمان سەرف کرد لە ئەوەی لۆ چ بوو؟ هەندێک چالاکوان لەگەر من بوونە لە ئەنفال یان لە دەرەوەی ئەنفال لە چاک زۆر دوور ڕوویە ئێستا دێن فینگە فینگ لە تاڵەبانی دەکەن. شکایەتمان لە تاڵەبانی کرد هاوڕێیان دەیان بەیان نامەمان لەسەری دەرکردیە لەسەر کەسی خەزرەجی، سوڵتان هاشم، وەفیق سامەڕائی، تاریق ڕەمەزان، سایق تەیارەکان، داکۆچی لە ڕئیس جاشەکان، کورە بڕۆ دوێ سەدان شت هەیە گرنگی نەدانیان بەوە کەسی سەر فینگە فینگ وەڵە مرۆڤێکی زۆر مەزن بوو ئەک لە قوڕت نێم باشە شەرم لە خۆت و سوێنمان بە گۆڕی ئێسک و پروسکەکانی ئەنفال دەخوارد، سوێنمان بە گۆڕی قمەری خاوەر دەخوارد، سوێنمان بەوە دەخوارد کە تاڵەبە کە دەبێت سزای ئەوانە بدەین کە داکۆچی لە فتەحبەجی زاف دەکەن کە ڕۆژی ئەنفالی بەناوکرا تاڵەبانی هینە ئەو لە گەرمیان داینە. شەرم لە خۆتان بکەن ئەوەندە دووڕوون لەگەر ئەو سوێند و ئەوەی. یعنی من خەم لەوە دەخۆماڕە من کەسم ئەنفال نەکرا هەموو شەڕانەمان کرد، شکایەتمان لە تاڵەبانی کردی وەکو ناپاکێک لەسەر کەیسی سوڵتان هاشم مرۆڤێکی زۆر مەزن بووە. هاوڕێیان من بۆ خۆم یعنی تا کەیسی خەزرەجی و ڕێفراندۆمی 2005 هەڵوێستش کەم هەبوو لە تاڵەبانی لەو دەمی، بەڵام خەزرەجی هاوڕێیان دانیمارێک 50 ملیۆن ئیرۆ لێ سەرف کرد، سەدان بەڵگەیان کۆ کردەوە بیدەنە دادگا کە ئەگە بدرابایە دادگا هەموو وڵاتە ئەوروپیەکان دانیان دەنە بە ئەنفال جینۆسایدا. گەورەترین دەستکەوتینەتەوەی دەبوو زۆرەوەی ئەنفالی سوید گەورەتر بوو. لە هەموو پەرلەمانەکان ئیجبار دەکرێن لەبەرەوەی بڕیاری دادگای دەرەچوون. تاڵەبانی بە هەموومانی گوت ئەوانە خائین شکایەتیان لە خەزرەجی کردیە و لەگەر ئەیاد عەلاوی و لەگەر CIA قوتاریان کرد ئەو دەستکەوتنەتەوەیان لە کورد ئەوە کرد. من خەڵکی هەڵەبجە بم بەس ئەخلاقیەن لە بۆ کەرامەت خۆماز لە گەندەڵیوانە بێنە ستارێک ڕەمەزان تەسکەی هەرگیز تاڵەبانی ناکەم بەدەر لەوەی کە کورە هاوڕێیان سەدان برینداری هەڵەبجە مرد لەبێ خزمەت گوزاری ببین تاڵەبانیش چ خزمەتەشی کرا بم لە ماڵەی بارزانی ددانی دەشیدان بە ملیۆنان دۆلار سەرف دەکا نازەمە ئەو خەڵکە ئەنی بە چ ئەوە دەکەێت تۆ دەمری فلس لە جیفانیە فینگە لە چییە و پارەکە هەموو لەکنەوانە و بە ڕۆژ ناگەکو ئاوێنە دەبینی یعنی چ دەوێت لەوە زیاتر بۆیە یعنی شەرمە ئەوانەی باز لە ئەنفال دەکەن درۆزن بن لەگەر ئەو ئێسک و پروسکانە خەڵکمان هان دەدا ئەوانە ناپاکن بیان دەنە دادگا داکۆچیان لەو هەموو جەلادەی ئەنفال کرد کەسی ئێستا وەڵام مرۆڤێکی مەزن بوو. هاوڕێیان من لەوە زیاتر ناتوانم یعنی ئەوە بکەم بەڵام تاریخ نە بە قسەی من دەبێت نە بە فینگەفینگ نە بە ڕاگەیاندنەی میدیاکان لە کۆتایی بەس ئەوانە دەبنەوە کە مێژوو بە پاچی دەکەن دوور لە هەڵچوون ئەو شتانە هەمووی هەڵچوونە قۆناغی سوڵتەیە بڕوا کە تاڵەبانی و حیزبەکەی لە سوڵتە نەبایە وەکو حیز محەممەد عەزیز محەممەد 3,000 کەس دەچوو تازیەکەی 3,000 لە کاتێکە خۆ عەزیز محەممەد تەنیا ئەوە بوو خەڵاتەکی بارزانی وەگرت 2,000 کوڕەهەژاری شوعی بە کوشتە دایگۆتی بارزانی کەسەشی تێکۆشەر و ئەوەیە و دەستێش دەگوت جیبل عەمیل و نازام چێ خەڵک نەچۆ پرسەکەی لەبەرەوەی لە سوڵتە نەبوون حیزبی شوعی ئەو مەرایە ئێستا ئەو خەڵکەش دەکەم بەشێکیان یەکێتین بەشێکیان نەخوێنەوارن هێشتا ماون بەڕاستی نازز بن کە ئەوەنە کە ئەو سەرکردانە چیان کردی ئێ باشە بەس بپرسە تاڵەبانی سەروەتی چەندە بنە ماڵەی تاڵەبانی سەروەتی چەندە چی کرد لە بەغدایە لە بۆ کورد ئێ باش دۆرە ها ئەوەم تەمەشا دەکەم یەکێتی یەک ئەوانەی کرد
بە مرۆڤەکی مەزنی دادنێن پێم بڵێن چی کرد لە بەغدای لۆ کورت بە دەنجی هەمومان چوت بە ناخێری گیانم من 2000 چمە دەنگدانەوە تودو ئەو تاڵەبانێ دەنگمدایە ئەوە شەرچەنە شتێکی ڕێکخراوەیی بوو دووش لە 2005 هیچ کە نەچوومە دەنگدان و ناچمە دەنگدان لە کوردستان قەشمەری خانەگە بەڵام وەرە ئەو هەموو شەر خەڵکە دەنگەدا هەزاران کیلۆمەتر دەبڕی وەرە پێم برێ وشیار زێبارەی فواد مەعسووم و بارزانی و عەمرو و تاڵەبانی چ دەکەن لە بەغدای لۆ کورد ئەوە دەخینمەوە یەک کەس پێ بڵێ یعنی ڕێز لە خۆتان ناگرن لە دەنگدان یەک کەس هەیە پێم بڵێ تاڵەبانی لە بەغدایە لەو 10 ساڵەی تێدا بوو سەر و کۆمار بوو چی لە بۆ کەرکوب کرد جگە لەو عەریزە برنکردنەی کە لەمەیان دنیا خرا کرد بەن ئەر ئەوەندەش دەڵێم هاوڕێیان زۆر کەس بەم دەڵێت توندڕەوی کاکرام ڕەخنەم لە عەزبی شوعی گرت براکەم چاوەکەم شوعی چوو عەریسەوە شوعیەکانم لە من تووڕە لەبەرەوەی ڕەخنەیان لێ دەگرم من ئەوەندەی پێم کرا لە ئەوروپا یعنی بڕوا بکە من جوانیە بڵێم سەدان چالاکی لە خۆپیشاندان نۆ سیمینار لە پەرلەمان گەورەترین تۆڕی سیاسی لە هەموو حزبەکان نەبوو کورد کە دیتمە دۆسێ ئەنفالمان گەیاندە لووتکە دەیان کەیسمان لەو پەرلەمان و وەزارەت کەس استقبال ناکرێ لە وەزارەتی دەرەوەی سوید لە ئێمە زیاتر من دیبلۆماسیەتم هەیە بەڵام ناتوانم درۆزم بم لەگە مەبدەئی خۆم ئەگەنا چێ لە ئەوروپا لە حزب و تاک بەقەت ئێمە پەیوەندی دۆستایەتی لەگەر پەرلەمانی ئەوروپا سوید وەزارەتی دەرەوە حزبە سویدەکان هەیە بەرنەم لەو چوارچێوەیە دەژیم دیبلۆماسیەت من باش دەزانم بەس سنوورە چلۆ مۆڕاڵ هەیە سنوورەکێ من ناتوانم درۆ لەگەر گەنجکەم هەتا دوێنێ دەم گوت ئەو دوو بنەماڵەیە ناپاکن ئەوڕە فینگە فینگ بکەم بۆیە مەسەلە توندڕەوی نییە مەسەلە داکۆچیە لە ڕێزگرتنی خۆمان هاوڕێیان من قسەم نییە بەس خۆشە مرۆڤ ئاگای لە خۆ بیدونێ چی گۆتیە و نەکەویتە ژێر هەژمونی عاتفیەت و کەمێک لەو ئەوروپایە دەژ عەقڵی کراوە بێ من بەڕاستی ڕەشبین بوویمە و هیچ تاقەتی چالاکیمان نەمایە لەبەر ئەوەی ئەو هیچ شتێک ئەمە بێتاق ئەم بخۆم هیچ شتێک بێتاقەتم ناکە کە دەبینم ئەلتەرناتیڤی دەسەڵات هەمان عەقڵی دەسەڵاتن لەوەی یەک ڕەخنەیان لێ دەگری تووڕە پیاوم دەوێ ڕەخنەیەک لە نەو شیروان بگری مرۆڤم دەوێت ڕەخنەیەک لەو نووسەر و ئەدیب و ئەوانە بگرێ بایکۆتت دەکەن سەدان چالاکیمان کردی یەک میدیانیە بیکە بەڵام کاتێکی خۆیان بیکە دنیای خرا دەکەن هەمان عەقلیەتە هەمان گەندەڵی دەکەونە ناو دەسەڵات من نامەوێت ڕەشبین بن بەس کاکە یعنی تۆ دەبینی ئەوەی ئەو خۆی پێ ئۆپۆزیسیۆنە و ڕەخنەگرە لە هەمان فەلەشی دەسەڵات دەسوڕێتەوە تۆ هەرچی بۆ دەکەی نییە یعنی هەر دەگەڕێتەوە یعنی ئەو نمونەی تاڵەبانی باش ئینسان لەو چه خودمان دیکە بەڕاستی من لەو ئەوروپایە خۆشە لەو ژیانە خۆشەی ما ئیجبارە لەسەر من شەو و ڕۆژ 17 ساڵەوە خەریکین بەردەوام نابووم ئەوە چی ئەو خەڵکی جار بەجار فشەیەک دەکەم شتێک دەنووسم و هەندێک قسە دەکەیتەوە لە کاتێکدا سەدان کار و چالاکیمان کردووە ئیت کەشمان پێ دەکرێت بڕوا بکە هاوڕێیان بە زۆر کار و چالاکی گەورەترم پێ دەکرێت بەڵام هیچ هێز و ئەنەرجیەکت نادەتە ئەو خەڵکە بەدەگمەن لە بەخاتری ئەو کۆمەڵە گەنجیش نەبی ئینسان تاقەتی هیچ ئەوەی نیوە بەس ئەخلاقیان ناتوانم ئاش بەتاڵی ئەخلاق سیاسی بکەم بچم دابنیشم ئەگەنا ئەو کۆمەلگایە پڕ بە پێستی پارتی وێژێتیە لەبەر ئەوەی لە ڕیفراندۆمەکەی هەفتەکەی تر لە مردنەکەی تاڵەبانی یەک تەرمای ڕەشت پێپشان دەداتن کە ئەو کۆمەلگایە چەندە جاهیلە بە دوو قسەی قناعی دەکەن بە یەک ڕاگەیاندن گسکە و گەورە دەیجوڵێنەوە هەرچی خۆی بێڕۆژم بیرە لە بیری دەچیتن دوونە چی بەو خەڵکە گوتووە کاتێکی خۆش هاوڕێیان دنیایەک ڕێز کاروانی خەبات بەردەوام هاوڕێیان لەو ئەوروپای تەوانەوە بەس بەڕاستی لە باشوور خەباس ئەستەما و ئەو خەڵکە زۆر درۆزن بووە لە هەمووی خەتەرترانی تاچی کورد تاکەکی دووڕوو درۆزنە مەبدەئیەتی هەشتاکان ونە ئەو حیزبانە بەگشتی لە چەپ و ڕاستەوە کورە هەمووی ئەو پەڕی خەباتی برتە ناو فەیسبوک خطاب دەدات جەنڕاڵە بەڵام بەخۆی ئامادەنی یەک قوربانی دەبێت سەجادەت بە دوی ئەو بەگەنجی هەولێر دەڵێ بڕۆ شۆڕش کە ئەگەنا تو ترسنۆشی بەڵام لەو ئەوروپایە جورئەت ناکە بەخۆی بێتە سەجادەی بارزانی بە تەنیشی دادەڕۆ دەیان بەدپرس دێ من وەم زانی بەس ترسنۆچی هەیە بەسە دووڕوویش هەیە لەنا ئەو هێزانەی کە خۆیان پێ ڕەخنەگرە کورە هاوڕێیان ئینسانێک وەکو ئەوەیە ئیسلام بی بەنمونە ئەبێ نوێژ بکات تاعەت بکە بستە ئەوەی ئەو کات پێ دەکەن بەڵام نەتوو بچی بیرێ بخۆیەوە و بژڕێ ئیسلام ئێوەڵە دروی دەکەی ئەو هەمان گروپن
بەشێکی لە سادەیی یعنی ناحەقیان نیە دەکەونە ژێر ئیعلام و عاتفیەت و کۆنێکێتی بۆ کۆن شوعی بووە و یعنی من ئەو نمونەی بەوەی کۆتایی دێنم شوعیەکان گروپەش گریان جیا بن و پارتیکاریان پێ دەگوت کە ساڕۆژی حزبی شوعی داهات دایانگۆ بە دزی چکلێتمان تەوزیع دەکرد لە بنەوە دڵیان و لێدا ئەو تەبیعیە لەبەر حزبی شوعی هیچ سوڵتەی نەبووە ئەو خەڵکە لەبۆ عاتفیە دەگەی جلایە بەس وەڵڵای ئەو خەڵکەی لە بۆی چێتی دەیکات بە مەبدە ئەم دروی دەکە بە خەڵکێکی دەکەشی زۆر بێ سبەی ئەو یەکێتیە وەزعی خراپ بیوەکە ئێستا هەمویان یەکەم کەس قسە بە ماڵی تاڵەبانی دەرێن وەکو 3 ڕۆژ لەمەوە بەردەمان گوت کورە دوێنێ بە هێرۆمان دەگوت خەڵک لەگە سوڵتەیە سوڵتەت نەما هەموو ئەو حیزبە دروست کراوان ئێستا ئینسان ناتوانێت دژی ئۆزەلان ئەوە بکات لەبەرەوەی ئۆزەلان لە قوڵایی خەڵکدایە شتێکی چاندیە بەڵام خۆشەویستی لە بۆ ئەوانە کاتیە و لە تاریخیش ئەو شتانە ئەو گریان و ڕۆڕۆیانە ناستە ناو تاریخ هەر کەسە چی کرد بێ خاتیمەکەی گرنگە کاتێکی خۆش هاوڕێیان دنیای ڕێز